ئەمانە بۆ سیمینارێکە و پلانێک بۆ ئەو سیمینارانە، ینی ئەوانەیە لە سەرەتاوە ببین بێتکە شتەکە زۆر ئەوا بێپلانە، بەس لە ڕاستیا ئەگەر کۆرسەکانی تر تەنها لە ڕێگەیە و تێکستەوەی کە کارم لەسەر کردو ئەوە خۆی پلانەکە وایە، بەس ئەم بۆ ئەم کارەی ئێستا بەڕاستی پێویستم بە پلانێکەکەنێ وا پێویستم بە ماندووبوونێکی زیاترە. باشە سەبەبەکەشی ئەوەیە کە نەمدەدەچەوە ئەو کارەکەشی ئەوەیە کە ڕاستی کتێبێک نییە کە لە بواری فەلسەفەی پەروەردە ئەوەی تیابێت کە هەم بۆ ئێمە باشە و هەم من دەمەوێ بێڵم، ینی زۆرێک لەو تێکستانەی من کە بەکارم لەناوە لە کۆرسەکانە لە ڕاستیە ئەگەر شتێک لە لای خۆم نەبوایە ممکن نەبوو ینی ئەو تێکستە بەقەڵ بێت بۆ کارێک و تێکستەکە تا حەدێکی زۆر بۆ من بیانووە بۆ ئەوەی ئەو بیرکردنەوانەی خۆم لەو بارە کە هەم لەو کاتێک کە لەناو سیستەم پەروەردەیە بووم هەم لە دەرەوەش ینی کە بیرم لێکردوێتەوە هەوڵ بدەم بیخەمەوە، چونکە ئەو خێبرەیی کە ئەو بیرکردنەوە بە منی داوە ڕاستەوخۆ پەیوەندی بە وەزعی بارودۆخی ئێمەیە، ینی بە جۆرێک لە جۆرەکان پەیوەستیەکی توندی هەیە بەم وەزعی کە ئێمە خۆمانیان واز دەکەم بیرکردنەوە لە ڕاستیە ینی بیرکردنەوەی ئەوانی تر یا کۆمەلگایەک یا بیرمەندێکی ناو کۆمەلگایەک بۆ کۆمەلگایەکی تر لەوانەیە سوودێکی ڕواڵەتی هەبێ ئەگەر بێت و ئەم بیرکردنەوە پێشینە لە لای کەسانی تر نەبێت کە بتوانن لە ڕێگەی و تێکستانە یارمەتیان بدەن بۆەوەی ئەو بیرکردنەوەی کە بیرکردنەوە تێڕامانە هەم لە بوونی خۆی و هەم لە دەوروبەرەکەی بێنەتە ئاراوە. وەیەکێک لە کێشەکانی ئەوەی کە بڵێن بیرکردنەوەکان دەستکاری ژیان ناکەن ئەوەیە جاری وایە و بیرکردنەوانە فعلەن بەم پرۆسانەوە، ینی ئەوانەی کە لەناو کۆمەلگایەکە بەرپرسیارەتی بیرکردنەوە هەڵدەگرن کە من هەست دەکەم سەختترین بەڕاستی بەرپرسیارەتیە، ینی ئەو بیرکردنەوە پێشینەیان نییە کە تێکستەکانی یا بیرکردنەوەی ئەوانی تر هەڵدەبژێرێ وەک کۆمەکێک بۆ ئەوەی ئەو شتانە بخاتەوە و ئەمە جۆرێک لە ڕاستی لە شوێن کەوتەیی تەنانەت لە نێوان ڕۆژهەڵات و ڕۆژاوا دروست کردووە، ینی نەکەرەوە کێشەی ڕۆژهەڵاتناسی و تەنانەت قوتابخانەی پۆست کۆڵۆنیالیزم لە بەحس و لێکۆڵنەوە کە هەوڵێک بۆ ئەلاساس بۆ دەرچوون لەوە کە ئێمە بتوانین خۆمان بیر لە خۆمان بکەینەوە و ڕۆژاواییەکان بیرمان بۆ نکەنەوە لە خۆمان. هەست دەکەم شکستی هێناوە لەبەر یەک کۆ لەبەرەوەی کە فعلەن ئەم بیرکردنەوە پێشینەیە لە ئارانی، ینی ناکرێ من بۆ میتۆد و تیۆرانەی کە ئەوانی تر بەرهەمیان هێناوە بۆ نمونە ئەگەر ئەوانی ترەکە ڕۆژاوا بێ و ئێمە ڕۆژهەڵاتیەکان بین ناکرێت بەوەی کە ینی بە هەمان میتۆد و تیۆری ئەوان ئێمە بیرەوە بکەینەوە لە ڕووی معرفیەوە لە ژێر هەژمونی ئەوانە دەرچین و لەوێەوە دەرچین کە ئەوان بیرمان بۆ بکەن و بەبێ فعلەن بیرکردنەوەیەکی پێشینەی خۆت ئەم شوێن کەوتەیە هەر بەردەوام دەبێت و هەموو پێم وایە زانستە مرۆییەکان بەڕاستی لۆکاڵیان هیچ کۆمەڵناسیەکی گشتیت نییە، کۆمەڵناسیەکە بڵێ بۆ هەموو کۆمەلگایەک دەست بدات، یعنی کۆمەلگاکان بڵێنەوە منەزێرانەی کۆمەڵناسی لە کۆمەلگاکانی خۆیانەوە تەنزیری کۆمەڵناسیەکیان کردووە، ئەم کۆمەڵناسیە و کۆمەڵناسیەکی گشتی کە بۆ هەموو شوێنێک دەست بدات سویانەتەوە و لە ڕاستیە ئەمە هەر لە دۆخە لۆکاڵیەکەیە دەمێنێتەوە. ئەمە لە کاتێکا سوودی لێ وەردەگیرێت کە لەناو کۆمەلگایە کۆمەڵێک بیرمەندە بن کە بیر لە سیستەمی کۆمەڵایەتی و کۆمەلگایە بکەنەوە ئەو دواترە و سەرچاوانە وەکو ئەوەی کە بوارەکەی بۆ بکاتەوە، وەکو ئەوەی بابەتی پێ بدا، وەکو ئەوەی کۆمەڵە شت لەو شتانە، بەڵام وەکو میتۆد و تیۆر لە ڕاستیە کاتێک ئەم شوێن کەوتەیە ڕۆژهەڵات بەنسبەت ڕۆژاواوە یانی ئەم شوێن کەوتەیە نامێنێ ئەگەر بێت و خۆی بتوانێت تیۆر و میتۆدی خۆی داڕێژێت و بەبێ بیرکردنەوەیەکی ڕاستەوخۆ و بە
بەو منهەجە یا بەو ڕێگادیکارتیەکە کردیەوە بۆ ئەوەی ئەوروپا لەو دۆخە دەرچێت کە شوێنکەوتەی گریکە لە ڕووی زانستەکانەوە بۆ ئەوەی قۆناغێکی نوێی زانست بێنێتە ئاراوە کە خۆی تایە بیر بکاتەوە وە گەنگی دیکار لێرە بۆمێ طبعا ئەمە لە ناو مێژووی فەلسەفیە مەشاهەیە ینی فەلسەفەیەکی بەڕاستی کوردی هەیە کە لەسەر ئەم گەڕانەوەیە بۆ من دامەزراوە و لە شارە زوریا زۆر زۆر بەقووڵی بەڕاستی بەدی دەکرێتەوە طبعا لەو سەردەما هەر فعلاً قۆناغێکی زۆر سێری مێژوویە لە ناو مێژووی ئیسلاما کە گۆڕانێکی زۆر جەزیر بوو دەداوە جۆرێک لە دابڕان لە هەیمانەی فەلسەفەی گریکی دروست دەبێت لەو فترە وەک کورد دەیکەن بەڕاستی چۆرە وەردی و شارە زووری دەیکەن بەڵام دوای ئەمە بینا ناکرێت یانی ئەو کتێبەی کە شارە زووری نووسیوێتی هەر وەکو کتێبەکەی دیکات وایە یعنی چۆن ئێمە لە ناو فەلسەفەی گریکی بینە دەرەوە و ئێمە خۆمان بیکەینەوە بەڵام بەداخەوە ڕاوەستاوە ئەو کتێبە ئەسڵەن هەر لە ناو هەر لەگەڵ پەیدابوونیە دوای ئەوە کەس بیری لێ نەکردەوە وە کتێبێکی ون بوو تەنانەت بڵێن تحقیقەکەشی زۆر زۆر دواکەوت تا تحقیق کرا ئەمانە هەیە بەبێ ئەمانە ئێمە بەڕاستی ناتوانین بیر لەوە بکەینەوە یان بیر لە پەروەردە بکەینەوە کە بیرکردنەوەکە کارا بێت دەستکاری وەزعەکەدا وە بیرکردنەوە وەکو شتێکی میسالی و خەیاڵی لە خەیاڵا دەمێنێتەوە لە ناو بیرکردنەوە و لە ناو کتێبەکانە دەمێنێتەوە هیچ کاریگەریەکی لەسەر کۆمەلگا نابێت ئەگەر بێت و ئەو بیرکردنەوەیە بیرکەرەوەکەی لە دەرەنجامی بیرکردنەوە لە بارودۆخی خۆی و دەوروبەرەکەی پێی نەگەیشت بێت یعنی بەوەی ئەوانی تر بیرمان پێ بکەنەوە ئێمە ناگەینەوە ئەنجام دەڕاستی مشکلەی پەروەردەش لێرایە یعنی ئێمە کاتێککە شتەکان لە دەرەوە دێنین بەبێ بیرکردنەوە پێشینە بەبێ ئەوەی مشکلە یان ئەوانی تر تەنانەت پەروەردە دەکەن بە مشکلەکە بۆمان کە ئێمە مشکلەمان لە پەروەردە هەیە وەک وا بێت کێشەمان هەیە ئێمە نایبینین کێشەکەی خۆشمان نابینین یەکەم شتەوەیە کە تواسکەی لە ناو کێشایت لە ناو کێشا بووی ئەو کاتە بیر دەکەیتەوە ئەم کێشەیە چۆن چارەسەرەوە بەس ئێمە وەکو بڵێ هەر عمومەن ڕۆژهەڵاتی ناوەڕاست یعنی ئەوی تر کێشەکانیشمان نیشان دەدا کە من کێشم هەیە نەکات کێشەکان دەرەوە کە بیرمان بۆ دەگاتەوە لە کێشەکان کاتێک ئێمە و میتۆد و تیۆرانەی دەرەوە وەردەگرین ئەمە کێشەکەی یعنی ئەمە ئەوان بیرەکەمان بۆ دەکەنەوە و لە ڕاستیە ئەم کە ئەوان بیریان کردەوە ئەو هێزی بیرکردنەوەیە لە ناو ئێمە چییە چالاک نییە باشە ئەو هێزی بیرکردنەوەیە کارەکە دەکات ئەو کاتێ ئێمە تەناو وەرگرێکی کە وەرگرێکیش بوون ئێمە لە ناو بیرکردنەوەی ئەوانی تراین ئەوانی تر تا ئەوانی تر بیرمان بۆ بکەنەوە ئێمە وەکو شوێن کەوتەی ئەوانی تر دەمێنینەوە و لەگەڵ ئەو ناڵەمەوە هەوڵانەشا کە لەگەڵ کتێبەکەی ئەدوارد سەعید درا و نەقدی ڕۆژهەڵاتناسی چونکە ڕۆژهەڵاتناسی بیرکردنەوەی ڕۆژئاوا بوو بۆ ینی بیرکردنەوەیەکی ڕۆژئاوایی بوو بۆ ڕۆژهەڵات و ئێمەش ئەو بیرکردنەوەی ئەوانمان وەرگرت بۆ لێکۆڵنەوە لە خۆمان و لە کتێبەکەی ئەدوارد سەعیدەوە کە بوارێکی ئەساسی بوارێکی کردەوە بۆ لێکۆڵنەوە و دواتر ئەو جۆرە لە لێکۆڵنەوەی وەکو گوتن پۆستکۆلۆنیالیزمی بردووە هات و تا ئێستاش بەڕاستی لە دوا قۆناغی ئەم بزوتنەوە ئەکادیمیە هەر هێشتا بۆ ئێمە لەژێر حکمی بیرکردنەوەی ئەوانەیە یعنی هەر ئەدوارد سەعید خۆی ئەگەر باتایە و بڵێن سوودی لە فۆکۆوە نەگرتایە فۆکۆ ڕێگەی بۆ نەکردایەتەوە چەمکی پێ نەدایە میتۆدی پێ نەدایە ئاسان نەبوو کە ئەو بتوانێت ئەو کارە بکات یعنی ئەو لە حدودی بیرکردنەوەی مێژووی فۆکۆ بێ دەکاتەوە بۆیە پێم وایە بەر لە هەموو ئازادیەک ئازادی بیرکردنەوە زەرورە بۆ گۆڕانێک کە ئەو گۆڕانە بێ کە ئێمە دەیخوازین یعنی گۆڕانەکە گۆڕانێکی شکوون نەبێت گۆڕانێکی ڕیشەیی بێت گۆڕانێکی مێژوویی بێت ئەوە بڵێ
جا لەبەرەوە منم بەڕاستی ئەم کارە کە ئێستا نانی پێوەی سەرقاڵم ئەو سەرچاوانەی خوێنمەوە کە چۆن بڵێ بتوانم بابەتەکانم پێ بدەم سەرچاوەکان پەرت و بڵاون و هەست دەکەی فعلەن فەلسەفەی پەروەردە نەک زانستی پەروەردە دواتر باسی دەکەم فەلسەفەی پەروەردە گرنگێکی ئۆتۆی پێ نەداوە کە ڕاستەوخۆ پەیوەندی بەو شوێنەوە هەیە کە سیستەمێکی پەروەردەیی دادەمەزرێنێ و هەتا ئێمە ئەم شوێنە ڕۆشن نەکەینەوە و خۆمان نەکەوینە بیرکردنەوە لە کێشەکە و لە دواتر لە چارەسەری لە ڕاستیە گۆڕانێکی ڕیشەیی ئامێژوویی بەو شکڵی کە ئێمە بزانین قۆناغێک لە ناو مێژووی ئێمە دەست پێ دەکا کە شۆڕشێکی پەروەردەیی تایە و ئەوەش بزانن لەوانەیە قسانە زۆر هین بن وەکو شتێکی خەیاڵی وا بن بەڵام ئەوە نەبزانن کاتێک یعنی ئەم قۆناغا دەستپێکی ئەم قۆناغا یعنی دەردەکەوێت کە تاریکێکە زۆر زۆر کوڕبووێتەوە و ئەم بارودۆخە پەروەردەیی کە ئێمە تایە هەین هەمان بارودۆخی پەروەردەییە لە ڕووی بێمعناییەوە کە ڕۆسۆ تایە بووە پێش شۆڕشی فەڕەنسی یعنی کە شتەکان باس دەکات و هەست دەکەی فعلەن باسی ئێستای ئێمە دەکاوە و بارودۆخە پەروەردەیی کە ئێمە تایە هەین و لەوێوە ئەسڵەن ئەم تاریکیە و ئەم بێمعناییە ئەم پوچیەی کە ئێمە تیا هەین لە ڕاستیە دەستپێکی قۆناغە نوێەکە لەناو ئەو پوچیایە لەناو قوڵای تاریکەکایە و هەتا ئەو تاریکیە نەمانگەیەنێ بە تەواو ناومێدیەکی تەواو لە ڕاستیە ئەوەی لەناو تاریکیەکایە سەردەنایە لەبەرەوە من لێرەوە سەری شەکەرەکەم بەڵام ئەگەر لێرەوە سەیری نەکەی فعلەن هەستەکەی ئەوەی کە من دێڵێم شتێکی خەیاڵیە یعنی شتێکە وەکو بڵێ من باسی چی دەکەم ئەو تا موچەنی من باسی چی دەکەم یا فڵان نییە هەر کۆمەڵە شت لەمانە بەس لە ڕاستیە وەکو وتم ئەگەر لە ناوەوە سێری شتەکان بکەی و قوڵ سێریان کەی هەست دەکەی ئێمە نزیکین لەوەی کە نزیکین لەو دەست و هەتا زیاتر وێران بێت ئەو شوێنەمان وێرانە بێت کە ینی ئەوەنە نزیک دەکەوینەوە لەو دەستپێکەی دەبێت و ئێمە 30 ساڵە قۆناغێکی تازەمان دەست پێ کردووە 30 ساڵ زیاترە لە دوای ڕاپەڕینەوە ئیتر بەڕاستی ئەم قۆناغە کە تا ئێرە هاتووە ئێمە لای نابووین ینی بەردەوام لەو ڕۆوە لە ڕووی ناوەکیەوە لە ڕووی ڕۆحیەوە ئێمە بەردەوام لە وێرانکردنی بیناکاربووین لە بیناکردنیان نەبووین بە پێچاوانەشەوە لەوەی مادیە ئێمە لە چیا بووین لە بیناکردنیان بووین یعنی ئێمە ئێستا قارقاربەکەمان دروست کردووە بێڕۆح و فعلەن قاربەکە دروست کراوە ئەوەی مادیە کە چووەتە پێشەوە و هەر کەسێک لە ئێمە ئەوانەی کە لە نەوەدەکان هاوامتان ئەوانەی کە لەو کاتا بیرکردنەوە هێنە بووە یا بڵێن توانیوە لە پێگەیشتوو بوون ئەگەر بیان وتایە دنیا مادیەکەی ئێوە وای لێ دێ لە دوای 30 ساڵ بەڕاستی وەکو ئەم قسانەی من وا بوو کە لەبارەی پەروەردەوە دەیکەم دەڵێم دەست پێ دەکرێ یانی شتێکی زۆر خەیاڵی وەکو بڵێ ئەو کەسە لەوانەیە بە شێت دابڕندایە کە بۆ نمونە بە برادەرکەی بوو وتایە تۆ دوای 20 ساڵی تر لە ڕووی مادیەوە وەزعەکە دوای لێ دێ لە کاتێکا و کاتە تەنها ئێمە یعنی دەمانکەم بەڵام تەنها لە ڕووی مادیەوە تەنها ئەوەندە بوو بمێنینەوە لە ژیانە هیچی تر نەبوو لەبێەوە شتەکان دەستیان پێکرد لەبەرەوە هەست دەکەم ئەو ڕۆحیەتە کە لەو سەردەما ئەوەی لە ڕووی ڕۆحیەوە هەبوو زۆر بەرز بوو بەڵام ئێستا بەرەبەرە ئەو هوشیاریە لە دەست دراوە چونکە لەگەڵ پێشکەوتنی ئەوەی کە مادیە و بیرکردنەوەمان چۆتە ناو ئەو شوێنەوە بیرکردنەوەمان لەم لە دەرچوو یعنی هەموو وزەی خۆمان داوە بە دەرەوەی خۆمان لەبەرەوە ئەوەی کە فعلەن ڕۆحیە لە ناو ئێمە بەرەبەرە بەرەو دابەزین ڕۆشتووە
يعني بەرەوە ڕۆژتۆکە بگاتە نوقتەی سفر و ئێستا مشکلەکە ئەوەیە کێشەکان لەناو ئێمە لە ناوچە ڕوحیەکایە بەڵام ئێمە بەردەوام لە دەرەوە دەبین یان شتێکە لە دەرەوە ڕوودەدا سەبەبەکە دەگەڕێنینەوە بۆ دەرەوە ینی بێماناییەکەی کە تیامانەیە بێمە دەیتەوە دەزانین سەبەبەکەی دەرەکیە بەزەوەی بەڕاستی ماڵەکەی ناوەمان گەران بوو ماڵەکەی دەرەوەمان جوان سوزان ئاوایە بەرەو پێشەوە بوو لەبەرەوە وتم ئەمە ئاسان نییە و دەبێت پلانێک هەبێ بۆ کارەکە و من بەڕاستی مانوو دەبم بەم کارەوە وەکو کۆرسەکانێکتر نییە من ئەو لە حەفتا دەبێ ئیشکەم بۆ ئەوەی کە بتوانم ئەو دوو سیمینارە لێرە پێشکەشکەم و منە هەڵ دەدەم دوایەوەی ئەگەر ئەو پرسیارانی کە بڵێن لە سیمیناری پێشوو ڕژێندا ئەگەر پێتان خۆشە گفتوگۆکە دەست پێ دەکەین و ئەو پرسیارانە بڵێن لە سیمیناری دووەما من دەست دەکەم بە یەکەم سیمیناری کۆرسەکە وامانە هێشتا کوێمە یانی نەچوونەتە ناو کۆسیمینارەکە بۆ دەکرێم ساعتە ئەمە کاتێک کە ماوەتەوە نیوەی کاتەکەی من بردنەوەی تری ماوەتەوە بۆ گفتوگۆ لە دوای گفتوگۆکەوە من ئێتر لەبارەی پلانی کارەکە و کۆسیمینارەکەەوە ینی گفتوگۆ دەکەینەوە کە من هەمە اقتراحی دەکەم و دەکرێت دواتریشەوە گفتوگۆ جا ئێستا پێم باشە لەبارەی ئەم کێشەی کە هەمانە ڕابتە بە پەروەردەوە هەر پرسیارەکەیەوە هەر شتێک دەتانەوێت بخێنە ناو گفتوگۆوە دەکرێت لەم کاتێکە ماوەتەوە بیکرێت ینی هەوڵ بدەن تەنانەتین هەر شتێکە بێت ینی ئەوەی کە هەست دەکەنەوە دەبێت ئێستا قسەی لەسەرکەین ینی لە بیرکردنەوەی ئێوایە کاتێک بیر لە پەروەردە دەکەنەوە بیڵێن و باسی کەم بۆی بخێنە ناو گفتوگۆوە جاری پێشوو لە بابەتێکەوە بابەتەکە دەست پێکرا کە بریتی بوو لە مۆزۆی نەریتساسی و نەریتگواستنەوە و پەیمانی کۆمەڵایەتی ئێمە لەناو ئەو فەزایی کە با هەرجارە لە قوتابخانەکانەوە دەست پێ بکەین تەماشایەکەین تاکمان هەیە ئێوێ لەناو ئەو سیستەمەیە بچوونە بەڵام وەکۆی کە باسیشمان کرد لە پێشوە زۆر ئاماژەی پێدەدا ئەوەیە کە زۆرجار کەسەکە ئەکاتە شوێنێک بەربەستێک ئەکاتەوەی کە باڵێنتریانی لاکبوونە یانەوەی کە بەستان لێرەوە ئەو پرسیارە بکەم مەوزوعی دروستکردنی باڵێن ئەوەی کە تاکێکی نەریتساز هەیە تاکێکی نەریتساز بە دروستکردنی پەیوەندی لەگەڵ کۆمەڵێک کەسی تر و بە دروستکردنی پرۆژەیەک ئەتوانێت پەیمانێکی کۆمەڵایەتی نوێ خۆڵکەنێ و وردە وردە بیدۆزێتەوە خوارەوە یان بریتێ لەوەی کە ئێمە ئەبێت تاک بە تاک با بڵێن هۆشیاریەکە ڕوو بدا ئەجا پەیمانە کۆمەڵایەتێکە سەر پێ ئەخرێت ئەلێرە بۆ من زۆر جێشتە نجە چکە ئێستا بۆ ئێمە کاتێکەمانەوێت کۆبینەوە لە بابەتێک گفتوگۆ بکەین لەناو ئەسای خۆمانە زۆر بەکەنی ئەگەینە ئەوەی کە پێکەوە بتوانین پرۆژێک دروستکەین هاوبەشیەک زمانێکی تێگەشتن ئەلێرەیە و ئێمە بۆ نمونە با بڵێن هەنێک جار لە هەنێک حاڵەتا ئەوە نمونەی ئەوەمان هەیە بۆ نمونە لە 2009 خەڵک محاولەی ئەوەکە پەیمانێکی کۆمەڵایەتی دروستکە بەڵام شکە بنەماکەی بەهێز نییە بنەماکەی بەهێز نییە گفتوگۆ نەکراوە قسەی لەبارەوە نەکراوە زوو هەڵەوەشێتەوە ئێمە ئەلێرەیە بۆ دروستکردنی ئەو پەیمانە کۆمەڵایەتی ڕێگەی بینەکەی چۆنە خۆی لە ڕاستی ئەگەر یانی چەمکی پەیمانی کۆمەڵایەتی خۆی لە ڕاستە چەمکێکی سیاسیە بەڵام ئەوەی کە دەبێت ملاحەزە بکرێت مۆزۆی پەروەردە ئەساسی سیاسەتە یانی ئێستا بۆ نمونە هەر لە ناو گریکی شارستۆ و شارێکی باشی بەرمانبووە کە فەلسفەی ئەخلاق ئەساسە بۆ فەلسفەی سیاسی کە فەلسفەی ئەخلاقیش فەلسفەیەکی پەروەردەیە تەنانەت کۆمەڵەکەی ئەفلاطون کە بە شتێکی سیاسی ناسراوە وەسۆ کتێبینێکی وردەدا لەسەری دەڵێ ئەمە باشترین کتێبی پەروەردەییە کە لەسەر دەستی مرۆڤ دەرچوو بێت
لە کاتێکە قوانینەکەی دەکەوێتە ناو حکومەت و مۆزوعی سیاسەت و ئەوانەوە ئێمە کۆمار سێرکەن لەگەڵ قوانین ناز دەکەن بەڕاستی کۆمار ئەو کتێبەیە کە ئەفلاطون پێ دەناسێ نەک قوانین یاساکە بەڵام سەر دەکەی بە نسبەت ئەمە ڕسووە زۆر بەپێچەوە یا چانەویش کتێبەکەی لە پەروەرداویش کتێبێکی ئەساسیە بەڵام پەیمانە کۆمەڵایەتیەکەی زیاتر ڕۆشتوە بەڵام بە هەر جۆرێک بێت ئێمە دەبێت پەروەردە پەیمانێکی کۆمەڵایەتیمانی پەیمانی کۆمەڵایەتی پەیوەندی بە دروستکردنی حکوومەت و سیستەمی سیاسیەوەیە کە چاودێری هەموو شتەکان مەجالەکانی تر دەکات وە چوە چاودێریکیان دەکا چاودێریان دەکا باشە وە کۆمێکیان دەکا کەەوە مەجالە دامی دەکات لە ڕووی مادیەوە یا فلان یا فیساد بەڵام ئەوەی کە پرۆسە ڕاستەقینەکە ئەنجام دەدا لە ڕاستیان حکوومەت نیە وام پەیمانە کۆمەڵایەتیە کە لەویا هەیە وەکوتم ڕەبتە بەمەوە پەیمانە کۆمەڵایەتیەکە لە نێوان دەسەڵاتی سیاسی و خەڵکا دروست دەبێت وەلەو پەیمانە کۆمەڵایەتی خەڵک ینی بەر لە هەموو شتێک ڕێک دەکەون کە بەکارهێنانی هێز بدەنە دەست حکوومەت و لێرە لەبەرەو پەیمانی کۆمەڵایەتی دەباتە ناو باسێکی سیاسیەوە هەرچەند دەستبینێکمان کۆم چەند سینارێکمان دەست پێ کرد بەڕاستی ویستمانەوە باسە جارێ دانەنەوە بەداخەوە ئەمە دەبێت لە مۆزوعی پەروەردە جیاکەین ینی بە جۆرێکی تر مۆزوعی پەروەردە پێش دەکەوێت بەسەر پەیمانی کۆمەڵایەتی ینی پاش بەدوایە نایە لە پێشدا هەیە ئەساسی پەیمانە کۆمەڵایەتیەکەی یعنی ئەگەر بێت و پەروەردە کاری خۆی نەکا پەیمانی کۆمەڵایەتی گۆڕانی بەسەرانایە ئەو پەیمانە ڕۆ خۆی دەمێنێتەوە لەبەرەوە لە پەروەردەکردنا تۆ سیستەمێک دادانێت کە لەنا ئەو سیستەمە سیستەمی پەیوەندیەکەیەوە ئەو سیستەمە خۆی خودی پەیمانەکەیە بە شکلێکی شاراوە لە ناو تاکەکانە نەک بە شکلێکی ئاشکرا و ڕسمی کە تۆ بینوسیتەوە پەیمانەکە وەش فۆرمێکی قانونی وەرگێت وە لە ناو سیاسەتا ئەمان پەیمانە کە لەوێ لە ناو تاکەکانایە لە ڕێگەی ئەو سیستەمەوە کە بڵێن چێنداوە لە ناو تاکەکانە پەیمانەکە بەبێ وشیاری تاکەکانە بەبێ ئەوەی بێتە پەیمانێکی نووسراوە و پەیمانێک کە لە ناو ئیش دەکات نەکەوەی کە نووسراوەتەوە و ئێمە دواتر بەپێ ئەو پەیمانە کار دەکەین هەیە وجودی هەیە واستن ئەگەر ئەمە نەبێ پەیمانەکەی تر کار ناکە چونکە پەیمانەکەی تر کۆمەڵە فرمانە وە کۆمەڵە ینی وەکوڵەی ئەوە پێ دەڵێ فرمان دەکات کە واجبەکە جێبەجێ بکەی لە بەرامبەر یان مافێکەکەی بەڵام واجبەکە چییە کێ دیاری دەکات سیاست دیاری ناکە واجبەکەی من چییە لە ناو پەروەردە وە شوێنێکی ترەیە واجبەتەکە دیاری دەکات کە پێش دەکەوێت بەسەر ئەمە ینی دەبێت ئەمە هەبێتەوەکو لە شکلێکی نووسراوە ینی دەبێت عرفێکە بێ بەڵام لێن عادەتێکە بێت عرفێکە بێت تا قانونەکە لەسەری یعنی ئەو عرفە ببێ بە نووسراو کە بوو بە نووسراو دەبێتە قانون لە ڕاستیە قانون یا یاساکان هیچ جگەل لە عرفێکی کە تەدوین دەنووسێت یعنی وەکو وایە کە من و تۆ بە زمان پەیمانێک بەیەک دەدەین لەگەڵ ئەوەی کە دەچین لە محکەمات توزانم عەقدێک دەدەین یعنی ئەمەیان پێ دەوترێ پەیمانێک عرفیە بەڵام ئەویان پەیمانێکی ڕەسمی و فەرمیە یعنی ئەوەی کە عرفیە عادەتیە لە ناو خەڵکایە جارێڕەتی بە حکوومەت و شتەوە نییە ئەمە فۆرمێکی نووسراوی پێ دەدرێت دەبێتە پەیمانێکی ڕەسمی وەفەرمی وە لێرەوە هەماهەنگێکی تەواو لە بینی ئەمەی کە ناڕەسمیە و لە ناوەڕەیە لەگەڵ ئەوەی کە ڕەسمیە و لە دەرەوەیە هەیە و لەسەر ئەم ئەساسە حکوومەت قوانینەکان دەردەکات یاساکان دەردەکاوە کە یاساکانی دەرکرد جێبەجێ دەبن چونکە یاساکان جێبەجێکردنەکەیان ینی پێت نادا شێوازی جێبەجێکردنیە ئەم کارەکەی کە تۆ دەکەیت ئەو پێت نادا ئەو تەنها پێت دەڵێ بکە و مەکە باشە ئەوی تریان ڕەبتە بەو شوێنەوە کە کارەکە دەکات ینی خوونەری تر پێ نادا حکوومەت کەس فێری خوونەری ناکات حکوومەت وەکو دەسەڵاتی سیاسی
ئەوەی فێر دەکە خەڵکەکە خۆیەتی یعنی ئەو مشکلە ئەوەیە کە دەڵێن حکومەت لەگەڵ خەڵکا جای نەکەینەوە چونکە فعلەن وای لێ هاتووە ئێمە خەڵک و حکومەت و هیچ شتێک لێرە ناتوانین جایکەینەوە یعنی ئەوەی سەرپەرشتی یا دەیەوێ پەیمانەکەی ناوەوە دەپارێزێ کۆمەلگای مەدەنی ئێمە کۆمەلگای مەدەنی وجودی نەماوە کۆمەلگای مەدەنی ئەوەیە کە خەڵکەکە خۆ بەخشانە کۆمەڵێک کار هەیە دەیکا بەبێ ئەوەی بیر لەوە بکاتەوە کە ئەمە ئیشە لە بەرامبەر یا ڕاتبێ پارەیەکێ فلانێکێ ئەمێ من ئەلێرە قسەم لەسەر پەیمانی کۆمەڵایەتی نییە لە ئاستاکینەکە حکومیەکەیە لە ئاستەکەی ئەو کەسەی کە نەریتەکە ئەساسێنێ ئەنی پەیمانە کۆمەڵایەتی نوێیەکە ئەساسێنێ آخر خۆی ئەمە کەسێک نایسازێنێ ئەمە خۆی ئیستعدادێکی مێژوویی هەیە جارێت وەکو وتم پرۆسەیەکی مێژوویە گۆڕانانە بەڕاستی گۆڕانی مێژوویی ئەوە نیە کۆمەڵێکە سەرسن بە شکلێکی ئایدۆلۆژی بڵێن بیکەین بەمە ناکرێت وە پرۆسەیەکی زۆر تەبیعیە و زۆر ڕۆژشاراوەیە کە یعنی ئەو میلەتە پیایە دەڕوا ئەو نەتەوەیە پیایە دەڕوا ئەو کۆمەلگایە پیایە دەڕوا و ئەگەر بێت وە قۆناغە و ئەم ناڕەحەتیانە ئەم ئازارانە ئەم چوزانەوە شتێک کە ڕوو دەدا لەو قۆناغە تەریخە ڕوو نەدا و تاکەکان ئامادە نەکا بۆ ئەوەی پەیمانێکی تاز بەسەر ئەو بدا هەرچی مفەکر و فەیلسوفی دنیا هەیە بێنە پەیمانێکی چوزانە بینەکرد بۆ دانێن کاری خۆی نەدا و بەعکسەوە من هەست دەکەم ئەسڵەن بیرکردنەوەی یعنی بیرمەندەکانیش لەوەیە کە لەناو ئەم قۆناغە مێژوویە بەناو ئەم وەزعە تێپەڕیوە و ئامادە بوون بۆ ئەوەی فعلەن وەزیفەکەی خۆیان هەرکەکەی خۆیان وەکو هەر تاکێکی تر کە لەو شوێنە ئەرکی دەکەوێتە سەر جێبەجێ بدەن یعنی بە معنایەکی تر بیرمەندەکانی ئەوانەی نەریت داهێنەکان نەکەن نەریسازەکانیش کە نەریساز لەگەڵ نەریت داهێن جیاوازە لای من ئەوانیش لە شوێنەکە لەناو ئەو فەزایەوە بەدەر نیم لەو فەزایەوە بەشێک یعنی بەرپرسیارەتەکەیان هەر وەکو بەرپرسیارەتی هەر تاکێکی تر وایە کە بۆ قۆناغا تێپەڕیوە دەیەوێت ژیانەکەی خۆی دامەزێنێ و لە هەر قۆناغێکی تر مێژوویە تۆ گیانێکەیە پەیدا دەبێت بەرەبەر وێران دەبێت تا دێتر ینی بەرەو یەکەم جار بەرەو کاملی دەڕوات و دوایی بەرەو وێرانی دەڕوات باشە وام گیانێتە جارێکی تر دەبێت دروست بکرێتەوە و قۆناغێکی مێژوویی تازە لەو شوێنە سەرڕابەرێت جا ئەمە دەبێت ئەم کەسانە هەمووی بەوا تێپەڕیبن بە ناڕەحەتیەکانی وێرانیەکە هەمویان هەستێکی هاوبەشیان نەبێت کە هەستە بۆ نمونە هەست بەوەی کە ژیان بێمانە هێنێرە هیچ شتێک لە جێگەی خۆیان نیە ئەم هەستێکی کۆییە یعنی خۆی ئەسڵەن ئەم هەستە لە ئەساسەوە ئەساسی پەیمانەکەیە چونکە دەبێت شتێکی هاوبەشە بێ بەبێ ئەوەی گوازابێتەوە لە منەوە بۆ تۆ لە تۆ بۆ ئەو خۆی لە ناو تاکەکە بەوەی ئەو فەزایەوە کە پیایە هەمویان پیایە تێپەڕیون دروست بوو بێ ئەمە هەر تەنها هەستێک نییە ئەمە توانایەکیشە یعنی لەم دۆخا و لەم بە تێپەڕین بە و شتانە نەبێت ئەم ئیستعدادە و ئەم ئامادە باشیە بۆ ئەو گۆڕانە دروست نابێت و ئەوانەی نەریتت دەسازێنن بە بیرمەند و بە کرێکار و بە هەرچی شتەوە کە هەیە هەمووی حاڵەتێکی هاوبەشی هەیە باشە و ئیستعدادێکی هاوبەش هەمووی هەست دەکات دەبێت دنیاکەی چاکە لەم حاڵەتە کام ئەستانە هەیە و هەست بە تاریکیەکە دەکرێت هەست بە مەمانایەکە دەکرێت ئەلێرە لەو لاوە بیرمەندەکە کارەکەی خۆی دەکات لەم لاوە مامۆساکە کارەکەی خۆی لەو لاوە فڵانی تر کارەکەی خۆی دەکات هەر هەمویان پێکەوە بەبێ ئەوەی کەسیان بەویتر بڵێ لە بیناکردنی دنیا تازەکە لەبەرەوە بەڕاستی پەیمانی کۆمەڵایەتی ئەسڵەن شتێک نییە ئێمە بینوسینەوە و بیبینە ناو خەڵکەوە لە ناو خەڵکەکە داینێ ئەمە نییە یعنی شتێکی پێشینەی هاوبەش هەیە کە ئەو کەسانی دێن ئەمە ڕێک دەخەن وەکو بیرمەندەکانی ئەفلان فیسار ئەمانەی کە بیر دەکەنەوە لە مەجالە نەریسازەکان اینجا کارەکەیان دەتوانن لەبەرەوە کە لەویا دەڵێ ئێمە جاری وا هەیە فعلەن ئیرادەی کارکردن هەیە دەمانەوە کۆ ببینەوە شتێ بکەین بەڵام شتەکە ناکرێت وەو کۆبوونەوەی عەرقەلە دێتە بەردەمی جاری وا هەیە ئەو عەرقەلەیە لە ڕاستیە سەبەبی پێنەگەیشتنەکەی هێشتا یعنی هێشتا ئەو ئامادە باشیە
هێشتا ئەو هاوهەستیە، هێشتا ئەوە لە ناو هەموو کەسەکان ئەوانەی کە کۆ دەبنەوە دروست نەبوو. ئەوانە کاتێک کە ئەمە دروست دەبێت پێدەگا ئیتر پێویستت بەوە نییە، ینی وزە سەرف ناکەی لەوەی کە ئێمە کۆبینەوە، ئیتر کۆبوونەوەی ئێمە بۆ چاکردنی شتێک دەبێتە پێویستێکی ناوەکی، یعنی شتێک نێتەوە زەخت لە خۆت بکەیت یا وەکو واجبێک کۆبیتەوە، نە هەر خۆی کۆبوونەوەکە بە شکڵێکی سروشتی تۆ مەیلت بۆ ئەو کۆبوونەوەی دروست دەبێت و مەیلێکی هاوبەش دروست دەبێت. ئەلێرەوە کۆمەڵێک کۆ دەبنەوە کارێک دەکەن، لەولاوە کۆمەڵێکی تر کۆ دەبنەوە لەولاوە بەرەبەرای تر کار لەسەر ئاوادانکردنەوەی ناوەوە، ینی کۆمەلگاکە لە ناوەوە دەکرێت. کۆمەلگای ئێمە لە دەرەوە هیچی نییە، بەس ئەوەی کە وێرانە لە ناوەیە لە نەسێت بۆ کەسیش نایبینی. هەست بە بێماناییەکە دەکەن، هەست دەکەی سێقە نەماوە، متمانە نەماوە، توزانم هیچ شتێک نەماوە، هەمومان درۆ لەگەڵ لێکا دەکەین، هەمومان توزانم ئەمانە هەمووی هەر کەسێک لێی هەیە، یعنی تۆ لە هەر کەسێک دەبێنی هەمان شت دەڵێت. ئەی کاتێک کە فعلەن ئەمە وا دەکا کە تۆ هەستکەی ئیتر بەڕاستی لەناو ئەم درۆیە ناتوانی بژی، ئیتر بەڕاستی قودرەتێکی دەبێت تۆ بژی، ئیتر هەست دەکەی ینی وەکوا بێ ژیان نەمادێت و تۆ ئینجابیر دەکەیتەوە باشە ژیان چۆن جارێکی تر ساز دەبێتەوە. ئەم مەیلە دەبێتە مەیلێکی گشتی کە بوویە مەیلێکی گشتی ئەو کاتە لە هەر شوێنەکە کۆبوونەوەی دروست بێ ئەو کەسانی کەس دەکەن شتێکیان پێ دەکرێت بۆ ئەوەی ژیانەکە بیناکان کۆ دەبنەوە و شکڵەکە بە شێوەیەکی زۆر سروشتی کۆ دەبنەوە. یعنی ئەمەە ئەوەی دەبێت کە بڵێن گروپێک بێن وەکو شتێکی ڕێکخراو بیکەن، ئەمە شتێکی ڕێکخراو نییە کە لە دەرەوە ڕێخستنێکی ناوەکی دوکۆ پێت وایە ئەوەی کە ئێستا لە ڕۆژاوە ئەو بزەرێ ڕۆژاوە لەسەر ڕۆژاوایی ئەوەی لە ئێستا لە ڕۆژاوە ئەو گوزەرێ ڕۆستەکە بەو شێوەیە ئەوەی لە ڕۆژاوی کوردستان لە دوای سەر سەدەکانی ناوەڕاست سەدەکانی تاریکی و ئەو تاریکە فعلەن تاریکێکی ناوەکی بوو لە ناو ئەوروپا بە شکڵێکی هاوبەش ئەم دۆخە دروست بوو و قۆناغە تاریخەکە مێژوەکە دەستی پێ ڕۆژاوی کوردستانەوە پێت وایە ئەوەی کە ئێستا گوزەرێ هەر هەمان ئەوە هەینە بەڕاستی، چونکە لەبەرەوە لە سیاسەتەوە کۆمەلگایە دروستکراوە ناتوانین بڵێن ئەو هوشیاریەیە کە من باسی دەکەم لێرە، یعنی شتێکی یعنی ئەمە دروستکردنە دروستکردنیەتی بە شکلێک لە کۆوە زروفێکی سیاسی لە باکوور هەبووە کە بۆ بەرگریکردن لە بوون بووە باربوونت کردن لە بوونت نەک جارێ ئەسەر هەر بۆەوە بە تۆ هەبیت و ئەمە شێوازە لە پەروەردەی ئایدۆلۆژی دروست کردووە و فعلەن جۆرێک لە ئەمە هێناوەتە ئاراوە کە هەیە دەستکاری نەریتی کردووە حتما، بەڵام بە شکلێکی ئایدۆلۆژی. یعنی من زۆر جار دەکەمەوە دەڵێم باشە دەبێت و ئێمە فۆرمە ئایدۆلۆژیەکەی ئاوایە بە تایبەتی لە پەیوەندی ژن و پیاوە، ئەوان شتێکیان دامەزاندووە کە حتما کۆمەلگای کوردی دەبێتەوە. بەڵام ئەمە گەر بێت و لە دۆخی جەنگانە بێت ئێمە بە شکلێکی سروشتی بێتە ناو کۆمەلگاوە ئەم پەیوەندیانە ئاوا بگۆڕن دەبێت چی دەبێت چۆن بێت، چونکە ئێمە لەما ئەم پەیوەندیە لەلایەن دوو شوێن دەستکاری دەکرێت کە هەردوو شوێنەکە بەدەر لە سروشتی تەبیعەتی کورد خۆی لەو پەیوەندیە کە خۆی دایمەزێنێ جۆرێکی تر دایمەزێنێ هین دەکرێت بەڕاستی، ینی دەست شێوێن بێت واگەر دۆخە تەبیعەکەی خۆی وەرگێتەوە پەیوەندیە بەڕاستی جۆرێکی تر دەبێت کە ئەمە یەکێکە لە پەیوەندیە ئەساسیەکانی ناو کۆمەلگای مەدەنی و هەرگیزیش ناڵێن بەو شێوەیە دەبێت کە لە ئەوروپا شکۆکی تر وەرگێت. ئەمە لەبەرەوە وابزانانی باسی ڕۆژاوایی هەست دەکەم ئەمانە هەمووی ئەم شتانەی کە دەکرێن و ڕوو دەدەن هەمووی دەبێ زەمینەکە خۆشکەن. تامان باکوور جیاوازە، یعنی ئەمە دەتوانین وەکو بەشێک لەمان لە موشاربوونەوەیە، یعنی پێی وەکو بڵێ لە ناو کۆمەلگایەکی دیاری کراوە ڕوو دەدات باشە، یعنی لە کۆمەلگایەک بۆ کۆمەلگایەکی تر جیاوازە. یعنی باکووریەکان لەگەڵ ڕۆژهەڵاتیەکان بۆ نمونە لەگەڵ ئێمەی باشووری لەگەڵ ڕۆژاواییەکان ئەمە وەکو بڵێ جۆرێک لە جیاوازیەیە بە حکمی ئەوەی کە ئێمە بەناو باهینی ئەو باروبوخانەی پێ تێدەپەڕین زۆر جیاواز
لەبەرەوە ئەو بژانەوەیش لەوانەیە جیاواز بێ ینی لێرە شتێک ببوژێتەوە و گۆڕانێک ڕوودا لەوێ گۆڕانەکە لە مەجالێکی درانە بەڵام لە شوێنێکی تریشەوە بەهۆی کورتبوونەکەمان ڕەبتێک لە نێوانە بێت. یەکێک لەو شتانی کە زۆر بژێ خۆشە لە دەرانەوە بیبیستم ئەو پێناسانن کە دایانەنین بۆ شتەکان یعنی زۆر بەرگرنە بەلامەوە ئەو پێناسانی کە لە سێری ڕێککەوتون پێمان مێژوویەکیان بەسەرا تێپەڕیوە لەوانەیە ئێستا پێویستی بەوە بکات یان ناوەکە بگۆڕین یا پێناسەکەی بگۆڕین یعنی ئێستا بۆ منە ئەگەر لای کەس بپرسین لەگەڵ وەستا وانە ئەبێ وەکو مام سۆز و هەبێت وەکو وەستاش ئەو کەسە بەڵام سیرەکەی ئەم ناوە بۆ سەردەمێک دانراوەوە چێ ڕەگەزی ئافرەت مامۆستایەتی نەکرد بۆیە ئەو ناوە دانراوە هینا ئەو کاتە ئەگەر ڕەگەزی ئافرەت بۆنمونە مامۆستاگوایەوە چێ نایەکی دیانەوە جا لێرە ئەمێت ئەوە بڵێن بەڕاستی ئەمە وەکو جەناب ئەوەی ئێمە لە ناوەوە دەستیار دامەزراوە ناوی وەزارەتی پەروەردەیە ئایا بەڕاستی ئەبێ ناوەکە بگۆڕێەوە دامەزراوەی نەریت سازی و نەریت چەسپاندن یان پیشەکەی بگۆڕین بە شتێکی تر یان چۆن چۆنی من حەزەکەم پەروەردە جارێکی تر پێناسە بکرێتەوە بۆ نمونە ئێستا لە وڵاتانە ناوی پەروەردە ناوی جیاجێ هەیە بۆچی ناوی جیاجێ هەیە ئەرکەکەی جیاواز بە شتێکی تر ئەیبینن بینشیان بۆ ئەو دەستگایە کە چیە و ئەوێ چی بکە لەو ئەساسەوە ناوەکان دانیان ئێمەش بەڕاستی وەزارەتێکمان هەیە لەوانەیە بڵێن وەزارەتەکە وشەی وەزارەتەکە شتێکی خۆمان نەبێ بەڵام تێگەشتین لەوەی کە مانای چیە بەڵام خۆ پەروەردەکە بەدەست خۆمان بۆ داماناوە بەڕستمان لەوە چی بوو ئەو سەردەمێکە قازی محەممەد وەزارەتی پەروەردەی داناوە لەوە چی لای ئەو معنایەکی هەبوو ناوەکە ئێستا لەو سەردەمان لەوە معنایەکی هەبێ پێم خۆشە ئەو معنایانە بزانین کە ئەو معنایانەمان زانی ئەو کاتە دەستەکەین بەوەی کە گرفتەکە لەکوێیە اینجا پێویستمان بە پێناسەی گرفتی شەی لێرە ئایا بزانین گرفت ئایا بەڕاستی ئەمە بەسمان لە گرفت بوومان لە پرۆگرامە یان بوومان لە مامۆستایە یان بوومان لە چ شتێکی یعنی بۆ پرۆگرام پێم خۆش ئەو وەزارەکاریانە باس بکەین خاڵێکی تر ئەوەیە کە مامۆستان نەریتساز بێ لە پەروەردە ئەم مەریزۆ ئەو برایە ئاماژەی پێکرد پێویستی بە یەکدەنگیەک هەیە دروست بکرێت لە ناو خەڵکە یعنی بۆ منە لەوەی لای من هەندێک نەریت هەبن ڕاستە من وەکو کوردێک کەسێک خەڵکی باکوور هەر وەکو کوردێک کۆمەڵی نەریت یا بەشمانەیە بەڵام خۆ هەندێک نەریتیشمانەیە ناوچەیەوە چۆن چۆنی ئەوە ئەبێ بە گشتی ئەو جۆرە نەریدانە ببنە پرۆگرام و لەناو خەڵکە بچەسپێنرێت پێمە زانین کە ئێستا تەنانەت زمانێکی یەک و تووشمان نییە کە هەموومان کارێکی تریش ئەوەیە کە هەندێک وانە لەوە چێ بتوانین نەریتسازیان بکەین بۆ منە کۆمەڵماسی بێ یان پەروەردەی ئاینی بێ یان هەر بێت بەڵام ئەیوارەکانی تر بۆچی دانراون ئایا ئەوانە بەردار نین لە نەریتسازیان بۆ منە بیرکاری بۆ منە زانستەکان ئەو شتان پرسیارەکان زۆرن هەڵدەدەم بە پێیتوانم وەڵام بدەمەوە یەک مۆزوعی ناوەکان هەیە ئەوەی گرنگایە ئێمە تەمانە ئەمە زۆر پەیوەندی بە یعنی دەچێتە ناو مۆزوعی زمان و فەلسەفەی زمانەوە و مۆزوعی چەمسازی و تێرمۆنۆلۆژی وانەوە بەس من دەگەڕەمەوە بۆ ئەساسی ئایا ئێمە بە ناوەکان شتەکان دروست دەکەین یا دەبێت شتەکان هەبێت تا ناوەکەی بۆ دروستکەین یان ئێمە ناوەکە بۆ شتەکە دروست دەکەین یا کارم بە پێچەوانەوە یانی شتەکە بە ناوەکە دروست دەکەین لەبەرەوە من هەست دەکەم دەبێت شتەکەیە هەبێت تاوەکو ئێمە بتوانین دەستکاری چەمکەکانیش بکەین بۆ نمونە ئێستا لە ناو پەروەردەی ئێمە شتێک بە ناوی پەروەردەوە نییە ئەوەی کە هەیە فێرکاری پیشەییە لەبەرەوە من هەر خۆشم هەست دەکەم ئەو سیستەمی پەروەردەی ئەوروپی یەکێ لە کێشارە گەورەکانی کە هەست دەکەم فعلەن کێشەشی بۆ دروست کردووە بەتایبەتی لە ئێستا کە بڵێن نەریتەکانی تر بەتایبەتی لە ئەڵمانیا بۆ نمونە ئەو ولاجێ دەڕوا بەنابەرە دەڕوا نەریتێکی تری هەیە لەسەر کێشەی گەورە دروست کرد ئەمە سەبەبەکەشی ئەوەیە کە بەڕاستی یعنی ئەوان هاتن هەر لە سەرەتاوە ئەوەی پیشەیە لەگەڵ ئەوەی کە پەروەردەیە تێکەڵیان کرد یعنی تۆ
هەر ئەمە سەبەبەکەی چی بوو؟ چونکە ئەوە ئەوەی کە سەردەمی پیشەسازی دەست پێ دەکات ئەوان تەرکیزێکی زۆریان لەسەر مۆزوعی پەروەردەکردنی پیشەیی بوو، چۆن تاکێک پەروەردە بکەم بۆ ئەو ژیانە اقتصادیەی کە تازە بەڕێوەیە. ئەمە وای لەوان کرد کە ئەوەی پەروەردەیە کە ڕەبتی بە کاری پیشەییەوە نییە، پەروەردەی پیشەییە. بۆ نمونە ئێستا مۆزۆی زەوقی هونەریە، ئەمە شتێکە بەڕاستی پەروەردەیەکی ئەمە پیشەیی نییە، بەس بۆ نمونە فێربوونی موزیک پیشەییە، بەس ئەمەیان پەروەردەکردنی زەوقی هونەری کەسەکان ئەمە پیشەیی نییە. یعنی ئێمە ناتوانین زەوق وەکو چۆن تەمرینی پێ دەکەین، نۆتەی فێر دەکەین، ئێمە زەوقی فێر دەکەین، باشە با لە ڕێگەی ئەو تەمرینان. ئەمە شتێکی ترە، ئەمە دەبێت فەزایەکی پەروەردەیی هەبێ بە ئەمە ئەم کارە دەکات و حساب بۆ ئەمە نەکراوە. هەر لەبەرەوەش ئێمە یعنی هەر لە ئەوروپاش دەستەکەی بەرەبەرە هونەر پاشە کشێ دەکات. لە کاتێکە پاشە کشەکردنی هونەر بەڕاستی زۆر زۆر خەتەرناکە، چونکە ینی ئەو شوێنەی کە ئینسانیەتی ئینسان قوڵتیایەتی ئەو شوێنە مرۆڤ لێ دوور دەکەوێتەوە. و ئەوان هەست دەکەمەوە هەڵە بوو کە پەروەردەی بۆ نمونە پەروەردەی کولتوری و پەروەردەی پیشەییان تێکەڵ، یا پەروەردەی مۆراڵی بەڕاستی سێ جۆر لە پەروەردەی ئەساسیە لای من. پەروەردەی کولتوری شتێکە، پەروەردەی مۆراڵی خوڕەوەش شتێکی ترەوەی کە خوڕەوشتی تاک دیاری دەکات، پەروەردەیەکی تیژەیە پیشەییە شتێکی ترە. یعنی تۆ سێ جۆر لە پەروەردە هەیە. بۆ نمونە ئەگەر ئێمە بۆ چەمکەکان دەڵێن، ئێمە ئەگەر بیرکەینەوە لەوەی چۆن بە پێی خۆمان ئێمەی کورد سیستەمێکی پەروەردەیی دانین، ئەو کاتە لەوانەیە ئێمە بە جۆرە پەروەردەکە دانین کە ئەمە بگۆڕینیانی دەستکاریکەین. پەروەردەی پیشەیی بۆ نمونە لە پەروەردەی کولتوری جیاکەینەوە و ئەو کاتە ئەوەی کە ناومان ناوە زانستە کۆمەڵایەتیەکان یا ئەدەبیات، ئەوە دەچێتە ناو جۆرێک لە پەروەردەوە. ئەوەی کە ناومان ناوە فیزیا و کیمیا و ریاضیات کە ئەمانە ڕەتیان بە پیشەکانەوەیە بەڕاستی دەچێتە شوێنێکی تر. ئێستا فەراغی ئەڵێن پەروەردەی دروست بۆ سەبەبەکەی چیە؟ سەبەبەی ئەوەیە فیزیا و کیمیاکە فێر دەبن تەلەبە، بەڵام کولتور و ڕەوشتەکە پەروەردەی ڕەوشتی پەروەردەی کولتوری نییە تۆ، ینی ئیتمانی پێ ناکرێت. لەبەرەوە بەس دەکەم کە گۆڕانەکە ڕوو دەدا ئەو کاتە دەتوانین چەمکەکان داین، ئەو کاتە دەتوانین بڵین ئەمە ئاوایە، بەس بەڕووی تیۆریەوە دەتوانین داین. و من یەکێک لە مشکلەکانم لەبەر سەر چاوەکان ئەوەیە و پێم باش بوو کە یەکەم جار ئەوەی لە بواری فەلسەفەی پەروەردە هەیە لێرە باس عەرزی کەم. بۆ نمونە ڕۆسۆ، جۆن لیوی، راسڵ، ئەوانەی کە فعلەن کتێبەکانیان هی ئەوەن کە ئێمە بتوانین سوود ینی بابەتەکانیان وەرگرین و باسی بکەین. بیرم لەوە کردەوە لەم کۆرسە تەنها دەتوانم جارێ ئەمانە عەرزکەم بۆ بەس بۆ کۆرسی داهاتوو بەڕاستی ئەوەی کە خۆم بیرم لێ کردووەتەوە لەم بابەتە. لێرە من دەمتوانی وەکو بڵێ چەمسازی بکەم، دەمتوانی پێناسەکان دەستکاری بکەم، دەمتوانی بۆ نمونە بڵێم مامۆستا چییە، یعنی پێناسەیەکی نوێ بۆ مامۆستا. و بە هیوان بتوانم ئەگەر کرا بەردەوام بم من ئەم کۆر دوای ئەم کۆرسە کۆرسی تری بەدوایە بێت و کاتە هەوڵ دەدەین ئەوەی کە ئێستا باست کرد و چەمکسازی، یعنی من دەوێت چەمکسازیەکی تایبەت بکرێت. هەست دەکەم بە شکلێکی یاسایی ئەگەر ئەو کۆرسە بڵێن من لە بیرکردنەوەکانی خۆمەوە دەست پێ بکەم ئەو شتە هەڕوو دەدا، یعنی من دەبێت جارێکی تر فعلەن چەم هەموو ئەوەی کە هەیە پێناسی کردن. یعنی ئێستا مامۆستا پێناسی نییە، نەک ناوەکەشی ون کردووە، نەکەر مامۆستا ئەوانی تر. ئێستا یەک ناو هەیە بۆ هەمووان، بۆ هەمووان موچە خوار. طبعا موچە خۆر لە خصوصی هیچ عتارێکانیان مستەلەحە و چەمکێکە دروست بۆ فعلەن تعبیر لە شتێک دەکات، یعنی لە زمانەکانی ترە موچە خۆر نییە. یعنی ئێستا تۆ هەویەکان ژیانین، یعنی کەسێک مامۆسایە لەگەڵ ئەندازیارە لەگەڵ فلانە لەگەڵ فیسارە، ئەم هەویە تایبەتانە هیچی نەماوە، هەمووی یەک شت دەیانگرێتەوە، یەک ناوی گشتی دروست بۆ موچە خۆر، بەس ئەم ناوە هەر لە خۆیەوە دروست نەبووە. جایتر موچە خۆرەکە خۆی بۆ وەرگرەکەش هەرداهداوە، مەبەستم چەمکەکەیە. چۆن ناسنامەکان ون بوو، ئێستا مامۆستایەک ناسنامە تایبەتیەکەی خۆی
نازنامە پیشەی یەکەی خۆی کە تایبەتەوەنی کردووە هەموو کەسێک موچە خۆرە یان تۆ دەتوانێت موشە بەکاردێنی ئەمە گزارش لە شتێک دەکات وە گزارش لە شتێک دەکات لە کێشەیەک دەکات لە قەیرانێک دەکات کە هەر لە حکومەتەوە نیە لەناو خودی کەسە پیشەیەکانیشەکە و پیشانە دەکات یعنی هەست دەکەی ڕێکەوتنێکی ژێربەژێر هەیە لە بینی بۆ نمونە مامۆستا و حکومەتە لەوێوە کە ئەو دەڵێ من 2 معاشت نادەمێ ئەویش بەڵام تۆش هەفتەی بۆ نمونە ڕۆژی 2 ساعت کە دەوامەکە لە گارنی وەکراوە لە پێ ڕێکەوتنێکی هینە هەیە نائاگاییانە هەیە وامش دەسە حسابی تەبەن ئەوەیە کە لە دەرەوەی هەم مامۆساکەیە و هەم لە دەرەوەی حکومەتە ئەویش کێ ئەو منداڵانن کە پەروەردە دەکرێت یعنی خەڵک لەوەیە کە تۆ خەڵک ونە لێرە لەم بینە خەڵک حزوری لێرە ئەمە ئەم پەیمانە دروست بۆ ئەم پەیمانە من پێشتر ئەمە پەیمانێک لەسەر گەندەڵی ئەمە پەیمانێک لەناو پەیمانەکە بەڕاستی بەس پەیمانەکە ئاوایە یعنی بۆ نمونە ئێستا من دەچمە بازاڕ دەچم ئەو کاغذ شتە لەوێ کۆی دەکەمەوە و پاکی دەکەمەوە و خەڵک کەس دەکەن شێتم بەڕاستی یعنی عیبە ئەشتیوانێ ئەمە پەیمانێکە کە پێت دەڵێت تۆ عیبە ئەو شتانە هەرگیتەوە بەڵام عیب نییە فڕێدەی بوون بەس لە ئەوروپا شارەکان پاکن لەبەرەوەی فەلەن پیس ناکرێت نەک لەبەرەوەی شارەوانی هەموو جارێ پاکی دەکاتەوە لەوێ پەیمانەکە ئاوایە تەو چاودێریە کۆمەڵایەتی ئاوایە کاتێک کە تۆ جگەرەکەت پێ لەسەر جادەکە فرەتدا چاودێریەکە یەکسەر ڕووناکیەکە دەکەوێت لەسەر یعنی عیبە ئێمە پەیمانە ئێمە پەیمانەکە لەسەر ئەوە بەستومانەکە فڕێدێن ئەوان پەیمانەکە لەسەر ئەوەی کە فڕێ نەدەن باشە لە نێوان مامۆستا و تەلەبە کاتی خۆی یەکەم جار کە بەڕاستی ئەم پەیمانە ژێربەژێرەم هەست پێ کرد زۆر مەیوس بووم لە پرۆسەکان مامۆستاکانی زانکۆ یعنی هەستم دەکرد پەیمانەکە ئاوایە دەڵێ من خۆم مانوو ناکەم دەفتەرێکم پێدام ناوە محازەرەکان پێتان دەڵێم بینووسنەوە من معاشەکەی خۆم وەردەگرم ئێوە شادەکەی خۆتان ئێوەش خۆتان مانوو مەکەن یعنی ڕێککەوتین لەسەرەوەی کە کەس خۆی مانوو نەدا لەم ڕێککەوتنە سوودیشیە من شادەکە وەکو تەلەبە وەردەگرم بە بێەوەی خۆ مانووکە مامۆستاکەش بە بێەوە خۆی مانووکە پارەکە وەردەگرێت ئەمە پەیمانە و جۆرێک لە ڕێککەوتنی شاراوە هەیە ئەم ڕێککەوتنەش هەمووی لەسەر وێرانکردنە لە ڕاستیە یعنی ئێمە ئەوەی ڕۆحیە لێرا وێرانی بۆیە زانکۆ ئیتر کەسێک فعلەن بۆ فێربوون بڕوا دەزانێت فەزای فێربوون چونکە هەر دەست کرد بە جددیت تۆ بی بە تەلەبەیەکی جددی ئیتر دنیاکە لێر دەشێوێت هەست دەکەی ئیتر غەریب ببیتەوە ببی بە مامۆسایەکی ڕاست خۆت مانووکەی بۆی تر هەر عینیشە دەست دەکەی لە ناو غەریبیەکەی ئەو غەریبیە دەکوژێ چونکە ئیتر شتەکەت وەکو وایە کە کەسەکە لەوێ پشێت شتەکان پاکاتەوە کۆمەڵ یانی چاوەکان چی لێ دەکەن چۆن بە شێت و گێر و چوزانی بەوەی دەزانن بۆ کێ دەکەیت ئەمە هەم وشەیەکە هەرینە لێرە ئێمە هەموو مەسئولیەتێک کە بەڕاستی مەسئولیەتە ڕاستەقینەکەی ئێمە جێ دەیەڵی چۆن وێرە نەبین ئەخر یعنی لە هەموو شوێنەوە پەیمانە هەیە وەمکە لە زانکۆ خۆم وەک تەلەبەشەم هەم وەک مامۆساش لە ڕاستیە لە هەردوو حاڵەتەکە من بەرەو پەیمانە دەکەوتم ینی و نەشم دەتوانی بچمەنای و کێشەکەی بۆ من لە ڕێگەی لەگەڵ زانکۆ لە ڕاستیە لێرەوە وەکو تەلەبەش کە من لە تەلەبایەتیشا من زانکۆم جێنەش چونکە فعلەن کە بەجددی تۆ وەرگی دەگری دەکەی غەریب دەبیتەوە ئیتر فعلەن وەکو شێتێک دەکەی وەکو کەسێکی گێر وەکو هەشتێکی تر کە هەر ناوێکی یەک دنیا ناوی سەردی دێدەنێت ئەمە چیە تۆ دەتەوێت بەڕاستی تەلەبە بیت هاتووی فێر ببیت ئەمە پەیمانە ئێمە پەیمانمان داوە کە خۆمان وێرانکەین هەمووان لەناو پەیمانەکەین ئەمە بۆ ئەوەی ئەمەش بشارینەوە ئێمە چی دەکەین یاریەک دەکەین دەڵێ من دەڵێم خەتای تۆیە ئەوش دەڵێ خەتای تۆیە دوایی ئاوا دێتەوە ئەوەی پاڵی منیش دەڵێ خەتای تۆیە وەفعلا هەمووشی خەتابارە
ئیتر خەتا بارەکەش دیاری ناکرێت کێشەکەش هەراوا دەسوورێتەوە و دەڕواتوتەوە یعنی ئێمە خۆمان دیارەیەکی زۆر سێر و سەمەرە و ترسناک دەکەین یعنی بۆ فعلەن هەموومان بەشدارین لە یاریدا وە شتەکانمان گەیاندوێتە ئەمە واستیش دەکەم ئەمە لە ڕاستیە ئەگەر بە جۆرێکی تر بیری دەکەیتەوە یعنی ئێمە بەر لە ڕاپەڕین لە ڕاستیە جەستەمان لەناو گیانان نەفی لەسەر وجود بە نەفی لەسەر کە ڕاپەڕین دروست بوو وارە کرایەوە بۆ ئەوەی ئێمەش بڵین هەین بەوانی تر ئەمە ئێمەی بەرەو دەرەوەی خۆمان بن و ئێمە دەرەوەمان دروست کرد بۆەوەی جامعە ئێمە دروست دەکەین بۆ ئەوە ناکات ئیشەکەیان بکرێت بۆ ئەوەی بڵین جامعەمان هەیە زارکۆنمان هەیە بیناکان دروست دەکەین بۆی بڵین ئێمەش هەین وەکوویەوە یعنی ئەم هەبوونە بۆ ئەوی تر لە ڕاستیە وەرە کردووە بوونمان بۆ خۆمان نەبێت و ئەمە لەلایەکەوە ئیشێکی ئیجابیە لە ڕاستە لەلایەکەوە سێری بەس لە ناوە ئەمەی دروست کردووە ئەم پەیمانەی دروست کردووە لە ئەساسی لەسەر ئەساسی وێرانکردنی ناوەوە ئێمە چیمان کردووە دەرەوەمە گەشە لێداوە ئەوە تەبەن باز دەکەم ئەگەر بێت و ئێمە بیری لێکەینەوە ئێستا لە ڕاستیە وەسایلە مادیەکانی ئەگەر پرۆسەیەک بکەوێتە سەرڕێ وەسایلە مادیەکانی لەبەردەسات نەڕووی مادیەوە هەندێک یاریشتەکان ئاوا کراون کە زیاترنەوە ینی ئێستا هەر لێرە من سێر دەکەم ئەم کتێبخانەی کە لەم شارە هەیە شارۆچکە هەیە یا ئەوەی مستەفا زەرمی کە کراوەتەوە قاعی کۆنفرانسات بەس ئیشەکەی تیانە ینی شتەکان کراون بەس ئیشتیایە ناکرێت ینی لە ڕووی مادیەوە ئێمە شتانی قەڵبەکانمان دروست کردوون واز دەکەم لە پرۆسەیەکی ئاوا کە هەیە ئەم شانە لە بەردەسا دەبن شتێکی باشە وەکو بڵێ ئێمە جەستەکەمان دروست کردووە بەر لەوەی ڕۆحەکە هەبێت و ڕۆحەکەمان وێران کردووە لە ڕاستیە دەرمان کردووە ئەمە کێشەکەی و پەیمانەکەش وەکو وتم هەموومان دەبێت بیبینین کە مشتەرەکی ینی ئێمەش مۆرمان کردووە و کاتێ ئەمەمان بینیە و کاتە فعلەن هەز دەکەم هیوای ئەوە هەیە کە ینی دەست بە چاکسازیەکی ناوەکی بکرێت لە ڕاستیە